الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم لدرساني بيشوى لخزمت كتابي نابي الداء والدواء ابن القيم، وانا كاني اسايشي روحدا باسي اومان كرك انسان هند جار كتوشي تاوان ابي هوكاركي اويا اعتماد خات سركم الدق كبي واي هرچی بك خوي گور هر عفويك اما وايلي اكاد ك جرأت برانبر بگناه كان بياكا وزيادة الرقيئك لدرسي بيشوا كومال باسمان باسكر وكومال فرماج لخزمتي ابوين كجناهي زور بچوك عقوبة زور جورة لبرانبر يدان كوا أكبر راس إنسان راس لشينه بوسته زورك لو فرماجتنا من باسكر وهندي شي ماوا محاول لكن أم درسي دهاتو كما لخزمة أو وتارانا بين أو تاني بيغمري خويا بين صلى الله عليه وسلم بقوي لمن معلوم بيت كهندي لجناها صغيرة كان شون دنكش خارتيكي بچوك خرمانك شارك اگری هي بدنكش خارتيكي بچوك سوته امكاني هي انسان بهوي گناها و هر چی کردوتي لچاكا و حسنات هموي لدسي باو هموشتيكي خوي كوتاي بيبين. فرمايشتك ابن القيم باسي اكاد افرميه تدنو الشمس يوم القيامة على قدر ميل باندازي ميلك خور نزيك ابيتو بسرسري انسان كان گرماكي زور أقوة أبي ماشكي سركان چون منجلك أكله سري خلك أو أكله أفرمي هر كسب بأندازي قناها كان يخوي ورده غرق بيت لناو شيا لناو أو زبية. طبعا أجر دقتي فرماشته كان بيت زبي محشر زبية كيكبر دي بشو هشتياني هيش بردك زبي محشر وكو توز أو هاي توز سونا كإنسان عارقي كردوا ورده توزكي لي أبي تقر ورده النوي بأندازي عارق كرنوي لجناها كان أشيت أخواره ورده كسي وهيتا أكو قلبي كسي وهيتا أجنوي أكو بيغمريان صلى الله عليه وسلم أفرمي هندي كستا بنا بابلين نيوقدي هندي كتير نا والله حتى أكو ليوي أجري هنا كس نقم أبي لنا وعرقي خويا لنا أقراوي كوا بهوي عرقي خوي وبوي دروز بو. بيغمريان صلى الله عليه وسلم ابن عباس ومن اجارته فرمي روجك فرموي شون اسراحتكم وصاحب القرن قد التقم القرن. شون اسراحتكم كصاحبي نفخي صور دمي ناوب نفخكو نوتواني شي قرش كردو تشاوري وكا بس فرماني بيوغري فوي بيابك فرمو شون اسراحتك يعني يا رسول الله صلى الله عليه وسلم أي شيء بلين بو الرزقار ما بلونا راحتيا فرمي بلين حسبنا الله ونعم الوكيل على الله توكلنا أم كلمة زور دوباركنا إيش يقول ذكر كان كجاران خلق قبل الفكري تصوف زور لسري أروح خلق يجبع عام زور يا أخي يسوي دود إنما بريتيا لمسألة حسبنا الله يا إنسان حسبي الله بيان حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم أما حوجر سنته كاتكاني تري شون دأني شيء تسبيحاتك عليه سبحان الله بهما شواز داني شبله حسبنا الله يا حسبي الله بس خوان بس خوي قورن بس تصور كان أجر إنسان لما عنه حسبنا الله تيبقى دلي زور آرام يعني تو اگر شتێکی زۆر قوی پاڵپشتی تۆ بێ تۆ هەموو جارێ ئەڵێ کاکە فڵان کەسم لە پشتە وەرە کە تۆ ئەڵێ حەسبی الله یعنی خوان بەو عەزەمەت و گەورەی لە پشتە زانی چەند دڵ ئارامە بێت چەند ئینسان هادی ئەبێتەوە بە وشەیە. ئەفەرمێ ئەو کەسەی کە خۆی بە گەورە بزانێ بیان بە تەکەببوورەوە بەسەر زەویە بڕوا کاتێککە بە حەزۆری خوا ئەگاتەوە خوا ئیلا هەلەی تووڕێ یا بزانە مەسەلەی کیبر هاكم والله من صفاته ما دائما لنا رحمتك أخوينه فرمو توزي كبر لدلياتي باشا يان للروشتين جورق خوب زلزاني درب الريوة أقات رب العالمين وخوا لي توري جاور أخوائي بالرحم لي توربي أبي إنسان هل الشر ما إنسان براسي
نامێنێ لە بەردەم ڕەب العالەمینە. ئەم بیر کاتەوە بڕواکە جاری وە هەیە لە کتێبی فقهی ئەفەرمێ ئەو کەسانی کە تعزیر ئەکرێن لە ڕووی شەریعەتەوە. تعزیر ئەڵێ لە کەسێکەوە بۆ کەسێک جیاوازە، بۆ نمونە کەسێکی زۆر شایستە و بە شخصیت لەوە چێت تعزیرەکەی تەنها دوو قسە بێ پێ بڵێ عیب ناکەی مەسەن تۆ ئەو کارت کردو بەس ئەوەندە بەسە بۆ ئەو کەسە تعزیر کرابێ چونکە خەجاڵەت ئەکێش. لەوە ئەچێت تعزیر کەسێکی تر پێویستکە 30 داری لێ بدرێ اینجا تعزیر ئەبێ عەقڵە یعنی لە کەسەکان بۆ کەسەکان فەرقەکە. ئەو کەسێکەوە بگاتەوە خوا لقای خوا و خوا لێی تووڕە بێت بزەبت بێنە پێشاوێتەوە کەسێک مەهابەتی باوکی زۆر بێ لەلای زۆر ڕێز لە باوکی بگرێ ئەوانە لێی تووڕە بێ بڕواکە ناتوانێت سەری دەموچاوی باوکی کە نازانێت چی بکە نازانێت چۆن بە لیقای بکە دەوەرە بگەیتە ئەو خوا عەزیمەی ئەم هەموو نیعمەتێ بە تۆ داوە وهو عليه غضبان زۆر لێی تووڕە بێ لەو عەبدە. فەرمایشتێکی تر لە صحیحەینە هاتووە پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ئەفەرمێ مصورەکان ئەوانەی تەصویر ئەکەن يعذبون يوم القيامة ويقال لهم أحيوا ما خلقتم. عذاب ئەدرێن ئەوانەی کەوا تەصویریان کردو هەیاکیلیان دروست کردو پیان ئەڵێن ئەوەی کە کردوتان ئادەی ژیانی تێک. طبعا ئەم فەرمایشتە ولەما زۆر قسەیان لەسەر کردو ئایا تەصویر مەبەستی چییە؟ ڕجەحی ئەقوال ئەوەیە کە مەسایلی تەصویر بریتیە لە هەیکەل دروستکردن بتاشین ما بڵێن ئەوە نەهەیەکی زۆر گەورەی لەسەر هاتووە و هەندێک لە زانانیش فەرموویانە یعنی هۆکار و نهێنیەکەی ئەمە لە پشتی ئەمەوە چییە؟ زۆر کات ئەو بتاشینە سەرنجامەکەی ئەچێ بەرەو مەسائلی پەرستن. ئینسان وا تەسەور نەکا بڵێ وەڵا ئێمە لە عەسرێکیەوەن چۆن ئەگەڕێنەوە بۆ دووە. بڕواکە سەخافەتی ئینسان لە ئاستێکێ تەسەور ناکرێ. یعنی کێ چەند ساڵێ لەمە پێش تەسەوری ئەوەی ئەکرد کە ئێمە مۆبایلێک هەموو ژیانمان لێ تێک بدە تەسەورمان ناکرد. یعنی وەکو خوایەکی لێبێ هەموو خەریکی بێ مەشغوڵێ بێ پەرست. لەبەرەوە فیتنەکە هات شێخ بابا ڕەسوڵی بێدەنی عەبابەیلێ بە ڕەحمەت بێ ئەخوا ئەڵێ هەموو جارێ ئەیفەرموو یەخوا گوناه نەبێتە مودە بە ڕیشی سپیە و من تێکەوم. یعنی مەسائلی ئینسان وا نەزانێ ئەوە سە بەهۆی دینەوە تۆز عەقڵێکمان هەیە. ئەگەر نا کابرا پرۆفیسۆرە سێرەکەی پیسایی مانگە هەموو بێنێ ئەیە لە نێوچەوانی ئینجا چێتە دەوامەکەی. ئینسانیەت لە ئاستێکی سەیرایە. ئەگەر حەبلی ئاسمانی لێ بڕێ ئینسانیەت لە ئاژەڵەکان ئاژەڵتر دەرەچێت تەسەور ناکە. یعنی بۆیە بەڕاستی لە مەسەلەی مصەویرە هەیکەل کێشانە ئینسان زۆر ئاگای لێ نە لە ماڵیا داینێت نەبی کێشێ چونکە ئەمە هەمووی عەزاب و غەزەبی خوای گەورە بەسەر ئەو شوێنە ئەبارێ. ئیتر هەندێک لە عولەما فەرموویانە لەبەر حەزەر کێشانیشی نەیکێشێ ئەوەی کە گیاندارە نەیکێشێ. هەندێک فەرموویان ئەگەر بە نوقسانی بیکێشە قەینا دروستە وەڵحەق اختلافێکی زۆر تیان نامەوێ بسوێناوی. مهم ئەم فەرمایشتە ئەمە گوناهێکی ئەوە گەورە نییە بەڵام سەرەکی عوقوبە گەورە یعنی عەزاب ئەدرێ لەسەر ئەمە. هەر لە صەحیحەینە هاتووە فەرمێ ئەگەر ئینسان مرد بەیانیان و ئێواران شوێنی خۆی پیشان ئەدرێ ئەهلی بەهەشت بێ پیشانی ئەدرێ ئەهلی ئاگر بێ پیشانی ئەدرێ و پێ ئەوترێ ئامە شوێنی تۆیە حتا ئەو ڕۆژەی خوای گەورە زیندوی ئەکاتەوە ئەبەم شێوازە بەردەوامە بێ پیشانی ئەدرێ لەناو قەبرەکەیەوە. هەندێک فکر هەن لەسەرەوەی کە عەزابی قەبر نییە و عەزابی قەبر بۆ چییە و ڕاستە ئەساسی ئەو فکران لە ئەسڵەوە فکرێکی دینی بوون بەڵام زۆر کات لە جەهلێکی مڕەکەبی زۆر گەورەوە تووشی ئەو حاڵەتە بوو. زۆر کات ئەوە کراوە کە باشە ئەم کەسە بۆ ئەبێ عەزابی بڵێن قەبر بدرێت بۆچی مەسەڵەن عوقوبانە باشە گە عەزابی قەبر درا چۆن دوایی خوای گەورە عەزابی ئەداتەوە زۆر لەم قسە و باسانە ئەکرێت. طبعا من هەمیشە لەگەڵ ئەو کەسانە لاکەی تری ئەگرێم بەڵام باشە ئەگەر عەزاب نەدرێن یا خۆشی نەچێژن ئەی چیان لێ معقولە ڕۆحێک بەم گەورەیە مرۆڤێک جوڵەی نییە ڕۆح یەکسەرەی خاتە جوڵە باشە معقولە ئەم ڕۆحە چەند ساڵێکی زۆر وەکو وەستاوی لێ بیبەسێ نەبیبەسێ بێ شتێکە بێ ئەبێ نهێنیەکە بێ. ئەم فەرمایشتانەی پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئەو نهێنیان
ڕوون کردوێتەوە کە ئینسان مرد هەر ئەوە نییە مرد بێت و تەواو. ئینسان جاری وای خەیەک بە 3-4 ساعت بۆی ناگەڕێتەوە چەند چرکەیەک بینیوێتی. ئەبێ ئینسان بەڕاستی مافەکانی وەرگێتەوە، مافەکانی ئینسانیش و سزاکانی ئینسانیش، نە بە قبر تەواو بێ نە بە ناو جەهەنەم تەواو بێ، بۆیە خۆی گەورە هەتای داناوە، نەوە بە ناو بەهەشت، یانی هەتای داناوە. بۆ هەتا ئەخر پاداشتی ئەم چەند کردەوە باشە نادرێتەوە. ئەی بۆ جەهەنەم هەتا ئاخر ئەو کردەوە خراپانە کە کردوتە وەلەو کەمیشە. خۆ مەسەلەن ئێستا کەسێ عمری 70 ساڵ بێ، ئەم 70 ساڵ هەر هەمووی گوناهکە لە بەرامبەرە هەتای ئەسووتێنرێ. باشە ئەم کەسە خۆ ئەگەر بڵێن مقارنەی کەم بە 70 ساڵ و ئیمامی سیوطی ئەفەرمێ ئینسان بە پێی نیەتی محاسەباتی لەگەڵا کرد. بۆیە إنما الأعمال بالنيات هيك لو فرماشتاني علماء أول كتابكانه دائما أو فرماشتان باسكرد دائما تركيز يعني أو فرماشتبو بو لبرو إنسان تيبقى جياني إيرا مربوطة بنيته وحفتها صال عمره كردوه بباشا هناوت أقر 1000 حفتها يتر إلى الأبد توجيان برتتو كسيكي باش حفتها تحقيق راويتتو باش هم مشتاق لبرسة حرية دراوت سيرك خرابوت ياكدو أنواع خرابة وأنواع ظلم عينا بها ماشي واس أما درجة أكيش لوتي هتا درجة بكيش بويا إقابة كان ببي نيتي أم كسدراوته أما نيتي بعيد المذاهب وبو جناه أو نيتي بعيد المذاهب وبو شاكا نيتي شكوتاينا كوابو بهشت جهنم شكوتاينا وعذاب قبره عذابي بابڵێن ناڕەحەتی و خۆشیەکانی ناو گۆڕ هەتا ئەو ڕۆژە ئینسان زیندوو ئەبێتەوە درێژەیەکێش. لە هەندێک فەرمایشتە ئیشارە بەوە کراوە کە بێتە کەفارات. هەندێک کەس هەیە بەس بە عەزابی قبر دوای ڕزگاریە. ئەگەر تەشبیه نەبێ بە زمانی ئەمڕۆ بێڵێم کەسێکەوە ئەخرێتە ناو سجنەوە تۆمەتبار ئەگیرێ هەتا ئەو ڕۆژەی محکەمە ئەکرێت کە محکەمە کرا و ڕۆژانەی پێشووی بۆ حیساب. هەندێک ئەفەرمون تەخفیفی عەزاب لەسەر ئەو کەسە ئەکات کە لێ عەزاب درابێ، بەڵام لە مەسەلەی حوسنەکە لە بەرەوەی خۆی گەورە کەریمە هەرچی لێ چێژی بینیوە هیچ شتێکی لەسەر مەحسوب نیە لەولا بە زیاتر بۆ قەرەبوو ئەکرێت. ئەوش فەزلێک و گەورەیەکی ڕەب العالەمین. ئەفەرمێ کاتێک خاڵکی بەهەشت ئەچنە ناو بەهەشت و ئەهلی ئاگر کورە مردن ئەهێنن لە بینی هەردووکیانە و سەر ئەبڕێ هاوارەکرێ هۆ ئەهلی بەهەشت خلود فلا موت هەتا ئەمێنەوە مردن نەما هۆ ئەهلی ئاگر خلود فلا موت هەتا ئەمێنەوە مردن نەما. ئەهلی بەهەشت زۆر فەرەحێکی سەیر ڕوویان تێکە، ئەهلی دۆزەخیش بە هەمان شێوەز حوزنێکی سەیر ڕوویان تێکە زۆر غەمبارە. سبحان الله ئینسان هیچ ئینسانێک نییە حەزی بە مانەوە نەبێ لەسەر زەوی و حەزی بە خولد نەبێ. تەسەورەکەن من هەندێک جار پیر ئەدوێنم پیری زۆرەوە جاری وایە کەسێکە بینم پەککەوتەیە ئەوانە بزانم حەزەکە ئێرە بەجێ بێڵێ ئەگەر بە زمانیش بڵێ حەزەکەم بەجێ بێڵم بڕواکەن حەز ناکە. یعنی ئەگەر یەک لەحظەی ما بێ یعنی بە دە کەسەوە هەڵبگیرێ ئەم کەسە تەمەنای ئەوە ناکە ئومێدی زۆر گەورەی هەیە. یعنی جاری وا هەبووە لەگەڵ کەسێکا دانیشتوم سەیرم کردووە هەندێک خەیاڵاتی ئەم پیرە هەیە من لە گەنجیا و خەیاڵەتانم هەبوو باشە ئێستا ئەو لە پیرە هەیەی وەرە بێ ئومێدی چەند گەورە بێ. بۆی ئەگەر کەسێک پێ بڵێن کاکە 70 ساڵ عمرە هەیە ئادەی ڕێژەی بۆ دابنێ بزانە چی ئەکەی لە 70 ساڵە یەکسەر ئیشی 700 ساڵی ڕێکرد. یعنی زۆر عەجیب نەفەسی ئینسان بۆ خولت زۆر گەورەیە. ئینسان بۆ قەڵەمی خۆی خۆشەوێت تۆ وەرە مەقالەیە بنووسە یعنی زۆر کەیفە پێ. یعنی تۆ شتێکی بچووک لە فێسبووکە نووسی باشە چەند کەسێکی زۆر لایەکیان کردووە ئەوە کە سەیرێکی الحەمدولله دڵە گەشە بێ ئەوە کەس خوێندرێتیەوە باشە هەگە کەس سەیری نەکردێت تۆش تاقەتی نەهێنێشت بنووسی هەنیە. ئەفەرمێ بۆچی ئەڵێ ئینسان بۆ طبعاً ئەو کەسانی کە کتێب ئەنووسن ئینجا ئەزانن واللهی ئینسان کە کتێب ئەنووسێ یا ئەمەندەی خۆشەوێ نەبێت. هەندێک پیر هەیە لەگەڵ ماسەزانە و برانە پرۆژەیەکمان هەیە بۆ
زیندووکردنەوەی کتێبەکانیان ماسەمە لە حامی سەراییمان زیندوو کردەوە شعرەکانیمان ڕزگار کرد و نووسیمانەوە کردمە بە کتێبە بووی کتێبەکەی زۆر خۆشە هەش کەس ئەڕوا چەند شعرێکی بۆ خوێنێتەوە سەیریەکە ئەیداتێ و باشە حاجی محەممەدیشمان بەدەست و ئینشاڵڵا ویشتەوە بێ ئەویشەر ئەیدێنێ بۆی تەرتیبەکەین چەند نووسەیەکی کەمی بۆ ئەوەکەین بەس بۆی جوهدی بەری شانی خۆی بینێ بڕواکەن قەڵەم لەبەرەی بۆنی خولدی لێ ئەزانی ئینسانەکە دوای خۆی ئەمێنێتەوە زۆری خۆشە هیچ کەسێک نییە کتێبی خۆی خۆش دێ تەسەورەکەی کە خۆت کتێبی ئەنووسی وا تەسەوەر مەکە تۆ تااقەت نییە بیخوێنیتەوە هەر ئەم کتێبی خۆت نووسیوتە 1000 جار بیخوێنیتەوە چێژی لێ وەرەگرت زۆر سەیرەیان هەست بە چێژێکی تر ئەەکەی تازەگەراییەک هەر جارێ خوێنیتەوە باشە چۆن من ئەو شتم بوو یانی نووسیوە خۆشت تەسەوەر ناکە دۆستێکم وتاروشتی زۆر بوو دوای مەقتا لە وتارەکانی خۆی دەرێنا ئەی بڕی بۆی ئەناردم ئەوی تۆ بزانە ساڵی ئەوەنە چیم وتووە هەموو ڕۆژەدارێکی بۆ ئەنارد شتی وڵات تۆ ئەوە کە ئەوروانە فۆتێری باشە ئەوت بۆ چونکە چێژی لە وەرەگرت ئەو کەلیمە خولدە ئەمێنێتەوە چەند ساڵ و توێتی هەیە ئێستا تازەیە ئێتەوانە چی بە وتارەکانیشا زۆر بە وردی ئەگەڕا قسەیەکی کرد و بە حاڵ بۆنی ئەم وەزایە لێها کەرامەت مەیە بزان تۆ چیم وتووە ڕێک ئەوە دەرچوو گورمەوەرە قسە کردوە شتێکی لێ دەرەچێ قاویلە مەبەستەکەم یانی سبحان الله خولد لە ئینسانە زۆر عەجیب هەموو ئینسانێک ئەو هیوای خولدەی هەیە ئیمامی غەزالی ئەفەرمێ ئینسان بۆ وەچەی خۆی خۆشەیە تەنها لەبەر خولد چونکە ئەزانێ ئەگەر خۆشی ڕۆژ لە وەچەکەی شتێک ئەمێنێتەوە لەسەر زەوی سبحان الله ئینسانی موسڵمان بۆ عەمەلە ساڵحەکەی خۆی خۆشەیە یعنی بۆ سەدەقەی جاریەت خۆشەیە لەبەرەوەی ئەزانی کە تۆ ڕۆشتی ئەو بەدواتایە اینجا سەدەقەی جاریە کام لە وڵاتی ئێمە بەداخەوە نەبووەتە دەسوورێکی زۆر گەورە ئەگەر نا سیرەکەی ئەوقافەکان لە شوێنەکان زۆر ئیشی گەورە ئەکرێ لە ئەوقافەکانەوە یاسا هەیە بۆ پاراستنی ئەملاکی خەڵکەی کاتەوە خۆم لێرە هیچ یاسایەک نییە وەقفێک دانەبانی کە زازانە چی لێ ئەگەر نا سیرەکەی لە تورکیا ینی بینایەکی زۆر زەخم ئەبینی وەڵام ئەمە وەقفی فڵانە ئافرەتە لە پێناوی خوا خۆی مردووە ڕۆشتووە بە دوای ئەڕوا ئەجر ئەڕوا جارێکیان چووە مزگەوتی شابقادری گەیلانی خواردن ئەدرا خەڵک زۆر سەرەی گرتووە بۆ خواردن منش هەر سەیرم ئەکرد دۆستێکم لەگەڵا وتی مامۆستا تۆ تەسەورەکەی ئەم خواردن لە کێوە ئەوە بەردەوامە وەڵڵاهی نازانم لە زمانی شێخی گەیلانی حتا ئەمڕۆ بەردەوام باشە نزیکەی 500 ساڵێک ئەم خواردن ئەدرێ بڕۆ چەند 800 ساڵێکە 800 ساڵ ئەم خواردن ئەدرێ باشە یاوە بەچی ئەدرێ ئەو شوقانە بین لە بەرەوانە هەمووی پارەکانێتەوە بۆنە ئەو خوارد ئەوە هەمووی وەقفە بۆ ئێوە ئەو هەموو ئەجرا بێت چۆن بێ بۆکی ئەڕوا چەند کەس بەشداری لەو وەقفا کردووە چەند کەس پاری داوە تا ئەو زەویە کراوە کەس نازانێت ئەوەنە گەورەیە ئەندازی نییە جارەیە کۆمەڵ ئوتێلی زۆر زۆر گەورەم بینی سێرەکەم سۆمانە وەقفی ئیمام ئەبوو حەنیفە لە بەغدا یعنی بەڕاستی ئینسان زۆر حەزی بە خولد هەیە خولدمانەوە بۆیە کاتێککە ئەم هەواڵە ئەبیسن ئەهلی بەهەشت کورە خولود لەنەوە ئەم نعمەتابی بەردەوامیش بی ئەبێت چه فەڕەحی ڕوویان تێ بکە ئەهلی ئاگری لەنەوە ئەو حوزن و ناڕەحەتیە ئەڵەن خولودت هەیە تۆ وەرە ئەگەر چاوە بێ ئێشێ و پێ بڵێن وەڵا ئەم چاو ئێشەیە حتا مردن لا ناچێ ئەی هاوار چی لێ یعنی نازانی چی بکەی هەموو عمر و ژیان و چێژەکان هەمووی تێکەچێ بەسەریەک هەندێک نەخۆشیە پێڵەن درێژخایەن یعنی نێنوتیوە هەتا هەر توانن تۆزە درێژە ئەمە درێژخایەن احتیمال شە خوا شیفای بدە کە کەسەکە پێڵەن نەخۆشی درێژخایەنتە ئیتر نەخۆشی هەرچی نەخۆشە سەری تێکە بۆ چکە چۆکی شکالێ زانی ئیتر ئەمە بەردەوام لەگەڵی ئەمێنێتەوە ئیتر شەکرەیەکە زەختێکە سیرەکەی نەخۆشیەکەی تر ڕووی تێکە دانێتر هۆکارەکەی چییە نەفسیان ڕوخە چونکە هەستی کرد خلود لەنەو ناڕەحەتیە دەسی پێکرد دەیوەرە لەنەو عەزابی جەهەنەمە پێ وترێ ئەوە تا مردن سەر بڕاو هەتا شەمێنیت ئەبێت نەزەری تۆ من ئەبێت چی بێ لەم کاتە پێغەمبەریان صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکی ترا فەرمێ ئەگەر کەسێک کراسێکی کڕی بە 10 درەم 1 درەم لە درەمەکانی حرام ئایا نوێژ بەم کراسەوە دروسە ئەفەرمێ لم يقبل الله له صلاة ما دام عليه نوشي حلال 1 دانەی حرامە
حتى ئەو جلە لە بەرەکە نوێژی پێوەکە هیچ نوێژە لە نوێژانە قبول نییە. اینجا پێغەمبەریان صلی الله عليه وسلم ڕاوی حەدیثەکە ئیبن عەباس ڕەضی الله ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ هەردوو پەنجەی ئاوا تون کردە گوێ دی خوایە ئەم گوێنم کەڕکەی ئەگەر ئەو قسەم زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەبیست یەقین لەسەر ئەو فەرمایشتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. عەبدوڵڵاهی کوڕی عەمر بۆمان ئەگێڕێتەوە ئەفەرمێ ئەو کەسەی کە نوێژەکەی تەرکە لەبەر ئەوەی کە خۆی سەرخۆش کردو بە هەر مادەیەکی هۆش بەر خۆی بێ ئاگا کردو نوێژێکی فەوتان وەکو ئەو وایە هەموو دنیا هی ئەم بێ هەر چیش لەناو دنیا هی ئەم بێ هەر هەمووی لە سەندا بێ چەندێکە ئەو تەنها نوێژە ئەوەندێ. ئەی ئەگەر کەسێک چوار جار نوێژ تەرکە بەهۆی بێهۆشیەوە بەهۆی مادە هۆشبەرەکانەوە هەر نەوە ئەو شێوازێکی هەیە ئەفەرمێ إلا رب العالمين حق لسر أو وعدي داوك إلا أبي تيري بكالا طينة الخبال شيء فرموي بريتيا لو كيمو جرعتك أهلي جهنم تيانا كو أبيتوا باشا أو هم آزار أو هم بيسي كليان أكيوت أخبار أو هم كو أكلت وكلي بقرية وكسام أفرمي هركسي يكجر لعمريا عرقي خواردو چل بياني نيجي لقبول ناكري توبه كر خوا توبه كلي قبولك اگر هاتو دوباره كردوا عينا چل روجيتر خوا يقول لي قبولناك اگر هاتو هم توبه كرد رابيك الله نازانم لسيهم ابو يا لچوارم جارابو فرموي اگر هاتو دوباره كردوا يعني جارك توبه كلي قبولك دوم لي قبولك سيهم لي قبولك روايتك بعضين شكيتي لچوارم افرمي الا رب العالمين كرديتي بوعد لسر خوي توبش كاهر أو طين خبالي نو جهنمي أبي درخوار بدري واتهار عقاب أدري لسري باعفو شيكا. لمسند إمام أحمد هاتو أبو موسى أشعري ومن أجرته أفرمي هركسي بمري بسر خوشي خواي قورا الرباري غوطة باشا تيري أكاد يعني الرباري غوطة چيه فرموي أو بيسايا كلا داويني أفرتا بيسكانو بدروشتكانو يتخوارو كهمو أهل جهنم نارحة وبيزار بوغانا ألو بوغانا يدرخوات إلا أدري مهدام مردو بسر خوشي خوابنا من أفرمي سيجار خلق حسابات يعني لغلاك لروجي قيامته دو جاريان هر تنها جدال ومناقشة كرنو عذر هنا نو برسياريان لي أكري وأنا عذر هنا خجالتي إكيشن لبردم رب العالمين أو جاري سيهم إترور دور نامكان يتخوارو وكو بوشكي بفرشون يتخوارو أو هندي كان دسي راسيان هندي كان دسي شبي هر كسا كردوي خوي بدسي خوي أقرت فرمایشتی که تر پیغمبریان صلی الله علیه وسلم فرمای کور آگاتان لێبێ لو گوناهانەی کە ئێوە بە سووک سێریەکەن محقرات الذنوب إياكم ومحقرات الذنوب هەندێک گوناه هەیە بچووکە ئێمەش زۆر بە بچووک سێری ئەکەین و گوێ پێ نادەین ئاگاتان لێبێ فإنهن يجتمعن على الرجل حتى يهلكنه أفرمي أم قناها وردلانا كو أبنه وسر إنسانه حتى بهلاك أبن بيغمريان صلى الله عليه وسلم نمونيك ما بوه هنته وما روش نكات أفرمي بيننا بيشاي وخوتان شاو كان بنوقين خلق يقاتشن للصحراء يكي تشولا لا أدن همو خوار نشتكان لشونك كو أكن أو اشتباشكان هر همو دائنين إنجا دسكن بورد بوش كو أكن أو لي بوشة جاينا دائنة أو لي بوشة جاينا دائنة كاتك أزان أقرقري أم شتي جوانا نو تشاكاني كبيان وهم ياكو كردو حجي نامني سفر بيتو أم بوشة بشوكانا بونا سيبي أم أقرقور بويا أم نموني بيغمريان صلى الله عليه وسلم أو ياك إنسان تشاكي زورا بخوا جاري ويا تشاكاني كوكاتو هو شاخيك
کەچی هێک دەنکە شخارتە کۆتایی پێێنێ ئەم شاخە ئەسووتێ. جارێک نمونەی ماروپەیژەکەم بۆ هێنانەوە کە ممکنە 100 پلە ڕۆشتووی لە پڕ گوناهێک ئەتێنێتەوە پلەی 2-0 زۆر بە زەحمەت. والله جاری وایە ئینسان یعنی گوناهێک کە خۆی تەریقە بێتەوە لە حاڵی خۆی کە ئیکە ئەو گوناهە هەموو جارێ پلەی بەرزە بێتەوە لای خوا خەریکە لە سەدیقی نەنووسرێ لە عولەمای گەورە ئەنووسێ خۆی بچوو بکاتوێتەوە دووە ئیتر هەر لەم مەسافەیە کۆتایی پێ ناتوانێت قۆناغەکان ببڕۆ سەرکەوت. ئەم نمونەیە کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم هێنایەوە نمونەیەکی زۆر واقعی و گەورەیە ئەبێ ملاحەزە بکەین و تێبینی بکەین. ماسە سعیدی نورسی قسەیەکی ئەفەرمێ گوناهی کەم بە کەم مەزان. جاری وا هەیە دەشتێکی کاکی بە کاکی پوش بە یەک دەنگە شخارتە سوتاوە خەرمانێکی گەورە لە دەستدا بە دەنگە شخارتە. ممکنە ئەو دەنگە شخارتەیە ئەو گوناهە بچووکە دوێ کە هەرچی شتە لە دەستی ئەدێ. بۆیە ئینسان ئەمین نەبێت لەوەی کە بڵێ والله ئەرحەم الراحیمینەوە ئیتر تاوە ئێمە هیچ شتێک موشکیلەیەکمان نییە. والله لەگەڵ ئەوەی ئەرحەم الراحیمین شەدید العقاب شەدید الغەضەب. بۆیە ئینسانی مسلمان بێت لەو نێوانە بژی لەو نێوانە. ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ ئەگەر فەرمویان و پیان وتم یەک کەس بەهەشتیە ئەو کەسە من بم لە ناوم ئومەتە یەک کەس جەهەنەمی ئەترسم ئەو کەسە لە هەموویانە من دەرچم. سبحان الله. بۆیە بەڕاستی ئێمە لەم زەمەنەی بە تایبەتی خۆمانە تەبشیرات و مبەشیراتمان زۆرە تەنذیراتمان کەمە یانی نەذیرەکان زۆ کەمن. پێویستمان بەوەیە کە بەسەر خۆمانە بچینەوە دانیشین لەگەڵ خۆمانە خەریکی چین چکارەین ئیشەکانمان چەندێ سادیقانەیە چەندێ سادیقانە نییە کام کارەمان لای خوا قبوڵە کامیان قبوڵ نییە خەریکی چین ئێمە لەم ڕۆژگارە. یانی بەڕاستی ئەگەر بێت و فرێ خۆمان نەکەوین کاتێک ئەزانین هەرچی خەرمانمانە لەدەست چوو. زانی ئەو فەرمایشتەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم زۆر کات لە خزمەتیا بووم ئەفەرمێ ینی خەڵکی یێت بەقەدەر کێوی گەورە وەکو تیهامە کێوی تیهامە وەکو شنەروێ ئەوە چاکە لەگەڵیانە ئەهێنن لە ڕۆژی قیامەتە ئەفەرمێ هەوایەک لێ ئەدا ئەیکا بە تۆز حەچی نەهێڵێتەوە. يا رسول الله صلى الله عليه وسلم باس كمان كين كردو صفهم لنا جلهم لنا بومان جاكر بزين كين أمانة. فرمي ألا إنهم منكم أن لأيوان بأصحابي فرمي يصلون كما تصلون وكو إيوان نيوجك يقومون كما تقومون نيوجك وكو إيوان حمشتي كما وكو يصومون كما تصومون حتى يقومون بمعنى شيء الشونيج يعني الشونيج يعني وكو إيوان أي أصحاب يكيشان هي إذا خلوا بمحارم الله انتهكوها. كاتيك شون كسك تشاوي لنبو بدزيوا لشوينك قناهي هات الران يكسر هاتكي وقناها كانوا حجوين هذا انتهكوها. أفرمي أما كيوي قورا بتشاكو إحسان يعني هنا ميسفر بيدو ويبراسي ئێمە ئەبێ بترسین لەو کردوانەی کە هەمانە پشتێنی لێشل نەکەین وابزانێ ئیتر ئێمە هیچمان نەهێشتوتەوە ناوەڵڵا. واللهی جاری وایە ئینسان یعنی گوناهێک زۆر بە بەسیتی و بچووکی سەیریەکە نازانێ شەیطان ئەیە فەقەت بەس لەو گوناهەوە دەی کاتێ ئەهێنە هەموو شتەکانی پێتەواوەکە. ابن القەیم لە کتێبی ئەضرار المەعاصیە ئەفەرمێ 6 فێڵی هەیە شەیطان زۆر بەناسکی لەگەڵ خەڵکە. فێڵێکیان ئەوە شیرکی پێەکە فێڵێکیان بدعەتی پێەکە گوناهی کەبیرەی پێەکە گوناهی سەغیرەی پێەکە بە مباحاتەوە مەشغوڵیەکە شتی مباح یعنی شتی حەڵاڵەوە مەشغوڵیەکە زۆر عیبادەتی لەدەست دەرەکە لە ئەخیرانە شتی بچووکی لە گەورەکات و گەوری لە بچووکەکات. ئەفەرمێن لە هەر کامێک لەمانە تۆی گرت شەیطان ئەدباتەوە بۆ ئەوڵ بۆ نمونە لە سەغیرە تۆی گرت دەی وردە کەبیرەت پێەکە ئەتخاتنەوە ئەهلی بیداعەوە وردە دەکاتی ئەزانی سەر لە شیرکەوە دەرەکەوە. بۆی ئینسان وا تەسەور نەکە لە مەئەمەنایە بەردەوام بکە هەوڵ بدە
ئەم تۆزە ژیانی ئێرەی ڕازاندە بێتەوە. بڕواکەن ئینسان ئەم تۆزە حیاتە کەمەی ئێرە ئەگەر ئێستا حیساب بکەن وەرن بە ئێمە پێکەوە حیسابێ بکەین. گریمان هەرێکێک لە ئێمە عمری 70 ساڵە، خۆ 70 15 مناڵ بوون هیچ تەکلیفێکمە لەسەر نییە و 15 ڕۆژ 15 نەما چەندێکم ماوەتەوە لە 70 چەندێمە 55 بیکە بە دوو لەتەوە نیوەی شەو با بڵێن ڕۆژ نیوەی ڕۆژ نیوەی خەو نیوەی ما سیرەکەم لەم 27 ساڵ و نیوەی کە ماوە هەرچی کاروباری من لێرە کە حیسابی نوێژەکانم وەکەم سێگەم سەعاتێکم ماوەتەوە باشە ساڵێکم ماوەتەوە هەموو نوێژەکان و تاعات و چاکەرێ ساڵێکە. ئەی هاوار بۆ ساڵێک وەرە ژیانێکی هەتایی و خۆت فەراهم نەهێنی. یعنی ئێستا هەرێکێک لە ئێمە پێ بڵێن کاکە ئەوە ژمارەکان ها فەرموو داخڵکە، ئەم ژمارەیان داخڵکە، ئەمە 100 ژمارەیە بینوسە، یەکێک لەم ژمارانە بۆ دەرەسێ بەڵام ئیسراحەتێکی باشە، نا مۆبایلەکەت فول شەحنە بێ، نا مۆبایلەکەت تاماو یە کارتی تێکە، یەکێکمان نیە بڵێ وەڵای کورجای ئەتوانە 100 ژمارە لێبە کوڕەوە خوا زۆر من سێدان لێم گرتی نەگر هیچ هەمومان بۆی دانیشین تەک 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 یەک دانەوە غەڵەتێ ناکەین باشە بۆ تۆزە سنت مان 1 سنت. دۆستێکم دانی کرده بوو 11 وەرەقەی تێچوو و دوای نانی نەئەوڕی باشە ئەی دەوەرە 11 وەرەقەشم سەرف کردو سەعاتێ وەرە ئەم لە ئەو لە ئەو ئێش و ئازار و هەڵا فەرتەنە و نازام تەل و خەندەم تو ئادەیش نەخۆیت و شۆربا بخۆ مڕاعاتی خۆک و ئێستا نان نابڕ. دەورە ئەم خوا عەزیمە ئەم هەموو نەعمەتە جوانەی بە تۆ عەتا کردووە لە بەرامبەرە یعنی کۆمەڵەشتی زۆر کەمی لە تۆ داوا کردووای عەبد، بەڵام تۆ مەسەلەن پەتشل کە بۆ گوناهەکان گوێمە دەرێ کەچی لە کاتی عیبادەکانە کوڕە خۆ ئەرحەم الراحیمینە مەیک. يعني سبحان الله نفسيتي إنسان زور سيرة برواك أجر شتكان مقلوب كيتو بنمونا مثلا ألين نظر كمكا قناه ماربي والحالة نظر عبادة باش قادة تخواكي طاقتي سيرك باش نفسي إنسان أوها يعني هاشتي بالتكليف اللي سيري الرجل اللي راك برواك إنسان تشجور أجري لتشاو قرتنوا باشا چەند چێژوەرەگە لە سیرکردن ئەوەنە چێژوەرەگە لە چاوگرتن چێژێکی معنەی زۆر گەورە وەرەگرێ کەچی سبحان الله نە شەیطان وازی لێ نەهێنێ و خۆشی باشە عەزمی هەیە لەسەرەوەی وەڵا سیرکە هیچیشی پێ نابڕێ. یعنی تۆ وەرە نەزەرکە هەتا ئەو ڕۆژەی ئەمری لە نەزەرە تۆ چ سوودێ وەرەگری. گریمان هەموو ڕۆژێ مەلیکە جەمالی وڵاتێکە بینی بۆ نمونە بڵێ مەلیکە جەمالشی ئەسڵ ئەساسی نییە هیوانێ ئەڵێ قەلەوونە باشە هەموو ڕۆژەدانەیە لەوانەوە بینی نەتیجە تۆ چی زیاد کرد یعنی هیچ. یان مەسەلەن بڕواکەن چۆن کەسێک هەر بێنە پێش چاوی خۆتان کەسێک زۆر برسی بێ باشە لەو لاشەوە کەباب باشە ئاوت لەو لاوە باشە لێرە ئەم تێرە خوا هیچ اشتهای زیادەکە و هیچ تێوەسەنە جاوەجە یان ئەسڵ برسێتی زیاتر ئەکە. واللهی نەزەرێکیش ئاو هەیە دەبڕواکەن ئێستا بێت ئەم شتە قەلب کرێتەوە یعنی ئەمرێک بێت بڵێن کاکە سیرکە عادەی سێری کچکە بە مەیلی خۆ باشە یا کچ سێری کوڕکە بە مەیلی خۆ جا کەس کوڕێکیە تاقەتیە سیرکەتەوە کوڕ ڕۆڵە چاو بکەرە دەی بۆ خەڵیغە بە خێرێکە بکە نایکەت باش دا طبیعەتی ئینسان سبحان الله ئەو شێوازە ڕاحکردنیتیە لە تەکالیف بۆیە ئێمە بێ یعنی تەوازونێکمان وەرگرتە بێ بەخوا ئەگەر نە ئەفرۆتین ئاسایشی ڕۆحە بۆ دروست نابێ دەوەرە ئەو تەوازونە وەرمەگرە بزانە ئاسایشی ڕۆحە بۆ دروست بێ کورە ئاسایشی ڕۆح لە خەوفایە والله چەندێ لەخوا زیاتر نزیک بوویتەوە ترسای ئەوەندە زیاتر ئاسایشی ڕۆحە بۆ دروست بێ بۆ چونکە خۆت کورجەکەیت. کۆتایی بە دەرسەکە ئێهێنم بەسەرهاتێک ئەڵێ کابرایەکە بوو لە کەنار دەریا باخچە و زەرعات و ئەوەیەکی هەبوو ماڵ و تەرتیبات و بڕە مریشک و قەل و بەزن ئەڵێ بە دوای کرێکارەکە ئەڵێ چوو بۆ بازار ئەڵە کرێکارێکی بینێ ڕاکشەوە ئەوە دەستی خستە بنی گوێ و تێکاکە ئیشەکەی و تێرە وڵا ئیشەکەم
تی من باخێکم هەیە لەوێ ئەو هایە و لە کەنار دەریا وتی زۆر باشە وڵا ئیشە بۆ ئەەکەم بەڵام من مەرجەکەمەتی مەرجەکە و چییە وڵی کاتی ڕەشەبا ئەخەوم وتی بابەچ چۆن جا کاتی ڕەشەبا من ئیشم بە تۆ وتی وەڵام من ئاوایە کاتی ڕەشەبا ئەخەوم دەبخوا برا تۆ بە کەڵکی من نایە ئەڵە چی و بازاڕە گەڕا ئەم لە ئەولاخوا کەسی دەست نەکە دوای چار خەلخۆل هاتەوە بۆ لای ئەم چاری نەما وتی کاکە چارم لێدە وەرە ئیشم بۆ بکە ئەڵێ هات شەوێک سێری کرد تۆفان و ڕەشەبە کابرا سێری کرد دەسی پێکرد وتی ئەی هەڕۆڵە ڕۆڵم شەوە ڕای کرد بە حەزار هەلاکەتان خۆی گیانە باخەکەی کە سێری کرد فعلەن کابرا خەوتووە و هەرچی کێشای بە پەنجەرە و دەرگا و کۆرە بیکەرەوە ڕەشەبە وتێ من نەوت لە ڕەشەبە ئەخەوم بۆچی هاتووی ئەخەوم تی بەخوا فاینێ لەگەڵ ئەم مێشکینێ با خۆم فریاکەوە ڕای کرد بەرە ماگاکان بەشومە خۆیان نەفەوتەوە سێری کرد تۆکمەی کردوم بەستومی قایم دەرگا ڕەشەبە تەسییان لێ ناکە الحەمدولله کورە خۆ بەخوا ئیشە باشی کردو ڕای کرد بۆ لای کاوشتەکەی سێری کرد جوان گرموڵی کردو تەرتیبی کردو جوڵە ناکە مریشکەکانی قەلەکانی عیبی نیە هاتەوە وتی کورە زنووخە برد تی ئەی من پێم نەوتی من لە کاتی ڕەشەبە ئەخەوم ئاوا ئیشە بۆ کرد والله ئینسان ئەگەر شتەکانی خۆی بەستەوە لە کاتی ڕەشەبە ئەخێ ئەگەر هات و ترسا بۆ ڕۆژی خۆی تۆکمە ئەکە ئەمانی ئەوێ لە ڕۆژی خۆیان خوا بۆ خاتی گەوری خۆی دڵ و دەروونمان ئامینکە ئاسایشی ڕۆح بەسەر دڵ و دەروونمانە ببارێنێ خوای داوا لێ ئەەکەین بە ناوی جوانت وە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت خوای لە گوناهەکانمان ببورە عاقبەتمان خێرکە یا رب العالمین خوای داوا لێ ئەەکەین بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت ڕزگارمان کە لە گوناهەکانمان یا رب العالمین خوای ڕزگارمان کە لە گوناهەکانمان یا ئەکرەم الئەکرەمین خوای ئەمە گوناهی زۆرمان بۆ تۆ بەرز کردوتەوە یا ئیلاهی هانامان بە دەرگانی ڕەحمەتی تۆ هێناوە خوای گیان ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە ئێمەی گوناهکار قبوڵ کە لێمان ڕازی بە پەروەردگارە ئەزانین تۆ دەستی کەس ڕەت ناکەیتەوە بێئەدەبی زۆرمان کردو لە خزمەتتە شەرمەندەی بەردەم دیوانەکەتین شەرمەندەی بەردەم ماڵەکەتین شەرمەندەی بەردەم ڕەحمەتی تۆین بە خەجەلێکی زۆرەوە هاتوین تە بەردیوانی تۆ هاوار لە تۆ ئەەکەین نرکە و ناڵە بەرزەکەینەوە هانا بە ڕەحمەتی تۆ ئەهێنین تەقە لە هەموو دەرگاکانی ڕەحمەتت ئەدەین تەقە لە هەموو دەرگاکانی مەغفیرەتت ئەدەین یا ئیلاهی عەفومان کە و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت بمان بەخشە گوناهانێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە بە پەنهان کردومانە عەفومان کە یا ربی خوای گیان دڵ و دەروونەکانمان ئارام کە ماڵەکانمان ئارام کە شارەکەمان ئارام کە وڵات و نیشتیمانمان ئارام کە یا رب العالمین فەساد و خراپەکاری لەسەر ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لا ببە تو گەوری خۆت خوایە ئاسایشی دڵمان بەهۆی گوناهەکانمانەوە لێ تێک مەدە ئاسایشی ماڵمان بەهۆی گوناهەکانمانەوە لێ تێک مەدە ئیلاهی ئەزانین سپاردە لای تۆ زایە نابێ و یەقینمان هەیە دەی پەروەردگارەوە خۆمان سپاردەی تۆ کرد دڵمان سپاردەی تۆ کرد ڕۆحمان سپاردەی تۆ کرد عاقبەتی خۆمان سپاردەی تۆ کرد ئیمانمان سپاردەی تۆ کرد لەش ساغیمان سپاردەی تۆ کرد چاوەکانمان سپاردەی تۆ کرد گوێکانمان سپاردەی تۆ کرد کات و وەقتمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین خوای گیان ئێمەی گوناهکاری خەجاڵەتبار هەموو دەرسەکانینەوە خزمەتی تۆ دەستەکان بۆ لای تۆ بەرزەکەینەوە و هاناکان بۆ لای تۆ ئەهێنینەوە بە حورمەتی پیاوە گەورەکانی ئەم ئومەتە خوای گیان بە حورمەتی ئەو کەلیماتە جوانانەی کە نووسراونەتەوە لەناو ئەم ئومەتە بەزەی بەسەر ئەم عەبدە گوناهبارانە ببارێنە یا ربی خوای گیان بە ئەندازی ئەو حرفانەی قەڵەم بەدەسانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نووسیویانە بە ئەندازی پەروەردگارە بۆ نەخۆشەکان و بە ئەندازی ڕەنگە جوانەکان بە ئەندازی تەواوی باڵا و گەشەکان سەڵەوات بۆ دیداری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنێرین خوایە هەموو سەڵەواتەکانی پێ بگەێنە سەلامی ئێمە پێ بگەێنە و یەکێک ناومان لە خزمەتیا بێنە تو گەورەی خۆت خوایە بمان گێڕە لەو عەبدانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە دەم و چاوی گەشەوە بەرەو ڕویان ئەڕۆ و دڵشادی ئەکەن یا ربی خوای گیان پەنا ئەگرین بە تۆ نەمان گێڕی لەو کەسانەی خوای گیان کە دڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئازار ئەدەن یا ربی خوای گیان بمان گێڕە لە سادقەکان بمان گێڕە پەروەردگارە لە سادقەکان تو گەوری خۆت نێوان خۆمان و خۆت باشکە یا ئەکرەمە الئەکرەمین
خۆیان سپاردە لای تۆزایە نابێ وا دڵی خۆمان سپاردەی تۆ ئەکەین وا ڕۆحی خۆمان سپاردەی تۆ ئەکەین پەروەردگارە پەیوەندیمان لەگەڵ تۆیە سپاردەی تۆ ئەکەین تو گەورەی خۆت زەلیلی ناو گوناهەکانمان مەکە زەلیلی بەردەم گوناهەکانمان مەکە زۆر گوناهمان هەیە خۆمان دەرەقەتی خۆمان ناین پێمان چارە ناکرێن بەڵام هانا بۆ تۆ ئەهێنین یا ئیلاهی تۆ بە بەزەی خۆت خۆیان لێمان خۆش بە سەیتەرەمان بۆ پێیاکە هێزمان بدەرێ بمان خەرەوە سەر قاچەکانی خۆمان ڕامان گرە لە بەرامبەر گوناهەکانە پەروەردگارە نێوان ئێمە گوناهەکان بە نێوان مەشرق و مەغریب دوور خەرەوە پەردەیەکی زۆر گەورە و حیجابێکی زۆر قایم و بورهانێکی زۆر گەورە لە نێوان ئێمە و گوناهەکانە دروستکە یا ئەکرەم الئەکرەمین خوائیان ئێمە هەمومان فەقیر و ڕوت و ڕەجاڵ هەر یەکە کۆمەڵی مەشاکیل و کێش و گرفتمان هەیە هەر یەکەی کۆمەڵی داوا و حاجەتمان هەیە هەمووی بۆ لای تۆ بەرزەکەنەوە یا ئیلاهی لە خراپمان پارێزە و چاکەکانمان پێ عەتاکە تو گەورەی خۆت خوایە زمانی ئەم عەبدانە کولە لە دوعایە هەر چاکەیە پێغەمبەریان صلی الله عليه وسلم داوای لێ کردووی داوات ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەیە ئەو عەزیز و خۆشەویستەمان پەنای پێگرتووی خوایە ئێمەی گوناهباریش پەنات پێگرین و پەنامان بدە تو گەورەی خۆت خوایە لە گوناهی دایک و باوک و خزم و کەس و کارمان ببوورە پەروەردگارە چۆن ئەلەم شوێنە ئەوە دانیشتین و خزمەتێکی کەلیماتێکی تۆ ذیکرێکی تۆ یادێکی پێغەمبەریانمان صلی الله عليه وسلم کردەوە خوایە لە بەهەشتا ئەوە هەر هەمومان کۆکەرەوە پەروەردگارە هەر هەمومان کۆکەرەوە تو گەورەی خۆت هەر هەمومان کۆکەرەوە لە خزمەت پێیەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي يقول لك قناه من شيء وجبوره وسرفراز من يا رب